لە درێژەی کار و سەڵاشەکاندا ئەنجومەنی سۆرانی کۆمەڵی ئیسلامی کوردستان هەرسانی بە ئەمجاندانی کۆڕێکی تایبەت بۆ برایان خوشکانمان لە سنووری ئەنجومەن بۆ هەرێک لە بەرزان مامۆستا بڕوان گەڵاڵی بە بوونەی هاتنەوەی ساڵی 1939 کۆچی و هەڵوەستەکردن لەسەر کۆچ و هیجرەتی پێغمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە شاری مەککە بۆ شاری مەدینەی منەوەرە. لە تەوەرەی دومیشدا لە خزمەت مامۆستای بەڕێز و خۆشەویست دابنی مامۆستا موسلیم برایەتی بۆ بەرچاوڕوونی زیاتری برایان خوشکانمان لەسەر پرسە سیاسەکانی هەرێمی کوردستان و دید و تێڕوانی و هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی لەو بارەوەدا و پاشانیش برایان خوشکان بە تێبین و سەرنج و پێشنیاری کۆڕەکەیان دەوڵەمەند کرد.